ناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئەزیزانم ئەم کاتەوە گەشت کاتێکتان باش ڕۆژێکی نوێتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ هاتبوونیە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەگەین کۆمەڵێک بەرگە و بابەتی جوان و ڕازاوەمان بۆ ئێوە ئامادەکردووە هیوادارین تاکۆتایی لەگەڵمان بن. سڵاوی خواتان لەبێت زان و خۆشەویستان لەر شوێنێکە و بینەرمان خۆشحاڵێنم ڕۆ لە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویستان کۆمەڵە بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردن و لە پەیامی ڕۆژەوە لەگەڵ هاوکارانمان پێشکەشتانی دەکەین هیوادارین جێسود و ڕەزامەندی ئێوە بێ و بتوان بینەری بڕگەکانی ئەمڕۆمان بن. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون کاتەوە یەکەممان هەروە بەستا بە کۆچەوەیە وەک دەزانین سەری ساڵی کۆچیە و ساڵی 1444 کە پیرەزرای خۆمان لە مسلمانان دەکەین هیوادارین ساڵێکی پشکۆ بێ بۆ ئیسلام و بۆ مسلمانان لە هەر شوێنێکن. ئەمڕۆ لە تەوەری یەکەمدا باز لەوە دەکەین کە کۆچ چ وەرچرخانێکی دروست کرد لە ئاینی ئیسلامە ئەمە چی هەنگاوێک بوو بۆ ئیسلام کاتێک ئەم کۆچە دەستی پێکرد و دەوڵەتێکی تر و هاوڵانی پێغەمبەر دووری خۆیان لەسەر بە کاتێک کۆچیان کرد بۆ مەدینە ئەمە بۆیە چ هۆکارە چ گۆڕانکاریەکی دروست کرد و چ بنەمایەکی دروست کرد لە بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام. ئەمە ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە. ئەمڕۆ باز لە پندوانەکانیشی ئەەکەین کاکۆچ چ پندوانێکی بۆ مسلمانان بەجێهێشت. تەوەری دۆ بناسێنین باش دەبەرەوە کە ئەزمونم نییە لێ وتم ڕەنگە دواتر بیناسێنین. خۆشەویستانم تەوەری دووەمی ئەمڕۆمان زیاتر ناساندنی ڕۆڵی مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری. طبعاً مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە بەتایبەت لەو کاتیدا کە مارکسیەت و پێدۆزی پەرستەندنی داروینیزم تازە بە عەقڵی ڕۆشنبیرانی کورد ئاشنا دەبێت. مامۆستا دێت زنجیرە کتێبێک لە مەتوویەکدا لە کۆکراوەیەکدا دەنووسێت کە ئێستا ناوینراوە هەگبەی شارەزووری. بەڕاستی هەگبەیەکی پڕ لە زانیاریە دێت ڕەدی ئەم هەموو فکری ئیلحاد و ئەم هەموو تەوژمە گوماناوێنەی کە لەسەر ئیسلام و لەسەر ئاینە ئاسمانەکان دروست دەبێت ڕەتیان دەداتەوە. بۆیە لەو کاتەدا کتێبەکانی مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری ناوێکی یەکجار باش دەردەکەن و ڕۆشنبیرانی ئیسلامی دەیکەن بە سەرچاوەی وەرگرتنی ئیلهامەکانیان بۆ بەرپەرزانەوەی ئەو فکرانێکە تازە بە ڕۆشنبیران و حتا بەشێک لە مامۆستانی ئاینی و سەردەمەش ئاشنا دەبن. لە تەوەری دووەمماندا باس لە ژیان و پێگەی مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری دەکەین هیوادارین تاکۆتایی لەگەڵمان بن. بەڵێ عەزیزان کۆمەڵێکیش لە پەیامێڕیانمان وەردەگرین لە شوێنە جیاوازەکان و زانیاری ڕۆژمان بۆ دەگوازنەوە. بەڵام پێش ئەوەی کە دەستکەین بە تەوەرەکان سەرتاش دەچینە لای پێشبینیەکانی تووشەوە و دەگەڕێنەوە لاتر. یەکێک لە وڵاتانی ئیسلامی مێژووی با بڵێن سەری ساڵی کۆچی ڕۆژمێری کۆچی بەشێک بووە لە مێژووی ئیسلاممان و وەرچەرخانێک بوو
کۆچی ئەمڕۆ باز لەوە دەکەین کە چی گۆڕانکاریەکی دروست کرد و بۆ چی دەستپێکێک بۆ ئاینی ئیسلام گرنگی کۆچ لە چیدا بوو چی وەرچەرخانێکی ژیاری دۆست کرد ئەمڕۆ مامۆستا مەلا محەممەد نووری لە دهۆکەوە لەگەڵمانە و باز لە کۆچ دەکەین مامۆستا سڵای خوا لێ بێتەوەم کاتت باش گەر پێوان بڵێ ئەو گرنگیە چی بوو کە کۆچ بە ئاینی ئیسلامی بەخشی بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين الصلاة والهواء والهمی بینه رابن کوچ گرنگی ها و گلک ها زیده اتمجویا اسلامتیه دا بسلمان اپچاوه که مازم برای خودنا اوی بیروری ها هنه پیغمبری صلی الله علیه و سلم وقتی اف کوچا هنه کری بو بسلمانا دیار کرد کو دین وان و بیرو باورت وان پارستنا بیرو باورا اش همی تشتکی دی ماستره و پیدویه مروه بسلمان دستبرداری دنیای بیتن دا دین خو بیرو باورت خو وکی تاجه که السرسر خو را گریتو و پارزیتن هر راستا پشتی وی کوچه هنه و پیغمبری صلی الله علیه و سلم المدینه منور که بری هنگی یثرب بویا الاوی باجره هنه و پایتخت اسلامتیه پیامبری صلی الله علیه و سلم بنمای جیانه بنمای راست و درست یت کو شارستانیت السربه تا آوا کردن پیامبری صلی الله علیه و سلم ات مدینه دا الناف بسلمانا دانان اشوانا او براینیا پیامبری صلی الله علیه و سلم پیدا کردی او ادگل هنده دا کو مدینه یان جیثرب کریه باجر آزادی باجر دا پروریه باجر پشتوانی الخواندن و زانستی و فکرنه اوان بنمای تنه پیس و دانانا مزگفته و برد بناغه بلافکرنا بانگوازی اسلامتی و فکرنا بسلمانا بویا اول کار برد بناغه مزگفته هاتیه دانان اوان کار تنه پیامبری صلی الله علیه وسلم گوهرین کامازن اخسته پشتی کوچه و بری کوچه هر وصا اوه فرقی دی یا بومت دا دیارد بیتن جبری کوچ کرنه اسلامتی اب نهینی بو اسلام و بسلمان حتی حد که لاواستر بون اش کفره بله پشتی کوچه اف آزادی اب بسلمان اب دست خوب اینای و اف هیز اب دست خوب اینای و اف قوت اب دست خوب اینای فرقی کامازن کفت ات شیانت بسلمان دا و بسلمان شیان اب عزت و عزیزی کنترل کن دورو برد خو و حتی و مکه او جهات اینجا رکدی بخنه بندست خو و او مال و ملک خو تیدا هلای بو کافر و قریشیا زور باشه مامۆستا محەممەد لەلامین شەوە سڵاوی خۆی گەورەتان لێبێ ببوورە کە مخاطعات دەکەم دەمانەوێت لەم دیدارەدا پرسیار لە بەڕێستان بکەین و سەبارەت بە کۆچ بۆ وەڵامەکانی شۆر بگرینەوە چی وای لە پەیامبەری ئیسلام کرد کە بیر لە کۆچ بکاتەوە ئایا نەی دەتوانی ئەو پەیامی کە خوا بۆی نردووە هەر لەناو مەککەدا ئەو پەیامە لە دڵی هاوڵان وە لە دڵی خەڵکی مەکەدا بچێنێت و گەشەی پێ بدات اگر ام برای خوب دینه سبارت وب سیاراته اگر ام برای خوب دینه پیامبری صلی الله علیه و سلم ات ناف مکه دا ابتن گازی بو بیرو باورند کرد آنکو زکات نبو روژی نبو حج فرض نبو بیرو باورت بسلمان پیامبری صلی الله علیه و سلم ات ناف مکه دا سرشولد کرد و دگوت وان آلیها و وان صنما پیلن عبدینیا خدای ایکانه بکن لید گل هنده دا اونت هاتن کو باوریه ببیرو باورت ایکانه بینن و به اسلام په هاتی پیامبر صلی الله علیه و سلم مجبور بو وقتی چو حج کو حج اوه یا بری اسلامتی جه بویا و هر قریشی جی الوقت حج چوینه مکه و کم بوینه پیامبر صلی الله علیه و سلم الویل بو خلکید گوت من ابحوینن درگه باجرت خو و جهت خو بو مفکن دا بهم پیام رب العالمین ابگهین مهوا لیکسی قبیل ندکر بله خلک یثرب قبیل کر و 12 نفر باوری پیامبر صلی الله علیه و سلم اینا
پشتی دوی ساله دا در باز بوی و بو سالا پاشتر جاره کدی پیغمبر صلی الله علیه و سلم اتورزی حج دا چوی حج برای خود داته اف 12 نفر تنه ید بوینه گلک نفر و گلکش خلک یسرب باوری اب اسلامتی اینای پشتی بو جارا دوی پیامبر صلی الله علیه و سلم اش حج زبریه و هاتیه مکه گوت حوالت خو گوت هین کوچه نکن بو یسرب بو حبشه کو اوه جهه که گلک و گلک دیر بویا اگر تو به پرک اشکانی را السر دریا سور راب زفری الجهه قنات سوئیس نوکله هاتیه وکیلن کو اشکانی تنت ویر راد زفرید ریک گلک و گلک دیر کوید و اگر الدریا سور جیت آویدا در باز ببن مطرسی و آلوزی دریای اتوی وقتی دا زور بوینه حتی بسلمان ابگهنه یسربا ابگهنه اثیوبیا افریقا فبسلمان پیامبر صلی الله علیه و سلم گوته هجرت بو اثیوپیا یا بو حبشه نکن هجرت آخو بو مدینه بکن زۆر باشە مامۆستا محەممەد بورەکە مقاطعات دەکەین پێشتریش ناف مدینه دا بەرهەندی پیامبر صلی الله علیه و سلم گوتیه هجرت بو ێ بکەن بەێ مامۆستا محەممەد زۆر جارم پرسیارە دەکرێت بە تایبەت لە بابی ئیلحاددا کە پەیامبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت خۆی پێغەمبەر و نێردراوی خوای تاک و تەنهایە خوش دەسەڵاتی لەسەر و هەموو شتێکەوەیە نەدەتواندرا خودا پاڵپشتی لێ بکات و هەر لە ناو مەککەدا ئاینەکەی بڵاو بکاتەوە و لە دڵی خەڵکدا بیچێنێت و ئاینەکەی لەوێدا سەرکەوتو بێت بۆچی ئاینێک خاوەنی خواشی وەها بەهێزە کە هەموو گردردونی دروست کردووە پەیامبەرەکەی پێویست دەکات لە شارێکەوە بۆ شارێکی دیکە کۆچ بکات بۆی کە ئاینەکەی لەوێدا بە خەڵک بناسێنێت و جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ مەککە بله سبارت پسیارت پسیارکا گشتگیره اد گلک جانبت اسلامتی دا اف پسیاره اد هیت سر هلدان و هیت آراسته کردن بو مروه بسلمان بس دین اسلامتی دین آزادیه دین هلبجارتنا اختیار شخصی کو شخص آزادانه بهت ناف اسلامتی دا و باوری به بیر و باورت اسلامتی بینیدن اجبر هنده پیامبر صلی الله علیه و سلم قوت رب العالمین عز وجل بله راحتی و بانگوازی که راحت هدی گازی دورو برد خودت کردی یه قناعت به اینا یه هاتی و یه قناعت به نه اینا پیامبر صلی الله علیه و سلم تعدایی لنه کردیه ادگل هنده دا بوک و بیرو باورت خوب پارزیتن و تحدیه که یعنی بجی مخالفی سننت کونی یعنی جیان نکتن کاچا جیان بدیف سننا ریبت چید حوصا اسلامتی جی بدیف سننا رب العالمین یا بلاوه کلی وکی پیامبر صلی الله علیه و سلم گوتیه حواله که خو گوتی حشتر خو گرب ده شنی توکل خوب ده سر رب العالمین یعنی که هر تشتکی مروی بسلمان پنگا و پاوه جیتن بدوی از سننا و از بابا بجه بینید و شنی توکل خو بدت سر رب العالمین اما اگر ام بحثی هنده بکن که ام بیجیم بسلمان اد ضعیف بون بر هنده کوچا کلی نخیر بلکی اوه ایرادا رب العالمین و ویانا رب العالمین سروی چنده بویا اما اگر ایکی وکی عمری وقت هجرت کلی برزهی و نکر یا ایکی وکی صحیب رومی وقت هجرت کلی برزهی و نکر و اگر ام موقف بله ڕۆڵیان هەبوو لە قوربانیدان هاوڵانی پێغەمبەر قوربانیدان بە ماڵی خۆیان بە ژیانی خۆیان و کۆچکردن بە جێهێشتنی ئەو شارێک کە لەدایک بوون زێدی خۆیان و بە جۆرێک کە سوکاری خۆیان بەجێهێش لە شاری خۆیان ڕۆشتن لە پێناو سەرخستنی ئیسلام تا چەندێک گرنگە موسڵمانان لەم ڕۆیە پندوانێک لەمە وەربگرن کە بۆ سەرخستنی ئاینی ئیسلام بەڕاستی پێویستی بە قوربانیدان و هەوڵدان هەیە ئەوانەی کە هاوڵانی پێغەمبەر بۆ پێغەمبەریان کرد دوردی خۆیان لەسەر بێ چەندێک پێویست بوو بۆ سەرخستنی ئەم بڕیارە و گەیشتن بە مەدینە و کۆچکردن بۆ ئەوەی کە ئیسلام هەنگاوێکی نوێ ببڕێ بله اگر ام بره خوب دینه اول جار نمونه که دست پی بکنین نمونه ابی سلمه و سلمه راضی بونا خود سر هر دو که دابیتن و سلمه کوروان ادگلوان دابو وقتی وان هجرت کری کوچ کری و مروفت سلمه هاتن وقتی زانی ابی سلمه و عیال خود کوچک انو و هفجیناوی و کوروی دگل داچن او هاتن دا هفجیناوی و کوروی جبستینن ادگل هنده دا گوت ابی سلمه تو هجرتت که یوشناف مدل که وی چا تو ویژن کت گل خود بی اوه کچامه و شمه اوی جی گوت هفجینا منه و عیال منه و دید گل من هیتن المهم
الديماهي كي أو هفجينوي اشتهت شويت هتا ورجرتن ابتعدائي سلامة هتا ورجرتن چی تدگل مروفت خدا بله سلامة و أبي سلامة جداد بن و تگل کاروان بسلمانا در باز بن و هجرت کن مقصد به بله خوب دوی قربانی وقت دایک و عیال به نجیک جدا کردن یان هفجین به نجیک جدا کردن پیخمت پاراستن و بیر و باور و هجرت هنه هر وقتی وقتی ما بحث صهیب رومی کردی صهیب چو و کافرت قریشیت مکه بدیفوی و بون وقتی گهش نینوی وی خدا سر جهه که بلند و تیر وی بون و کوانه وی بو 20 تیر افوی بون ادگل کوانه وی اول پشخو زفری و گوتا کافرت مکه گوته هکر هین خونیزی کی مبکن گوته هین زانن اش هوا همیا زیرکترم بو تیرو کوانیه گوته 20 تیرت من 20 نفرش هوا هر کی دی تیرکل سنگی ویدم دی 20 تاش هوا کجن پاش هینجی مبکجن اوانجی گوته تو عبد بو ایناف مده و تبتعدای خو آزاد کردی و توشنیکا یه زنگین بوی و بوی خدان مال و ملک و ده مال و ملک خو در خیتناف مکه و برف مدینه و بی اوی گوته هکه هوا مال و ملک مبود مهنده پاس یه هیل دف فلان کسی و من هنده مال یه هیل فلان جهی هرم بلا پاز و مال من بو هوا بیتن بس از بیر و باورت خوب پارزم و بسلامتی ابگه موی جهی مدود که از هجرت بکن او بوی شرطی رازید بن و بلا خو جیوت کن بله مامۆستا محەممەد ئێستا جارێکی دیکە مسلمانان گەڕاونەتەوە پێش سەردەمی کۆچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە مەکە و بۆ مەدینە لە ژێر دەستەیدا ئەگەر بێت و ئەو کاتە وابەستە بە ئێستای مسلمانان بکەین لە جیهاندا ئێمە ئەمڕۆ چۆن کۆچمان پێویستە بۆ جارێکی دیکە دەسەڵاتی دەوڵەتی مەدەنی بۆ ئیسلام گەڕێتەوە ئێمە چی ئەرکێک لەسەر شانمانە خۆ ئەگەر ئەو کاتە کۆچێک هەبوو لە مەکە و بۆ مەدینە ئەمڕۆ چ کۆچێک بۆ مسلمانان پێویستە لە ڕووی معنەویە بۆی جارێکی دیکە ئاشنا بن بە ئاینەکان ئاشنا بن بە یاسا جوانەکانی ناو ئاینەکان و ئیلهامی ژیانی ڕۆژانە و ئیلهامی ڕۆحی و جەستەی لێ هەڵەنجن بەێ ئەم دەست بکەین و پێغەمبەری صلی الله عليه وسلم گوتیە لا هجرة بعد الفتح أنكو بشتي فتح مكة هجرة نينا وكيش جهك بو جهك بيتا كرن أما هجرة أفريكال سر مروف بسلمان يا بيدوي مروف هجرتش جنها بكتن برف نياسينا خده وفيانا رب العالمين وبچيتن چنكي هنديك مروف بسلمان أو أفريكال جيتن ادقل أوي بيلا جنها وفي دعم بو خرابية هيتا كرنش هميلا كيفا هاگر مروف بسلمان بلي خوش جنها وربگيريت و برای خوب دت ویانا رب العالمین و کار و باشی و چاکیه وی دمیدا مروف بسلمان دشتن فضل خو گهین تا فضل صحابیا یان دشی صحابیا جی بلندتر لیکتن هگر استقامه بکتن السر خود ناسیه که راست و درست ات اوی سر دمیدا باشه با هجرت مامۆستا پێیامبەرێک کە خوا ناردوێتی کە کۆتا پێیامبەرە لە دوای ئەویش هیچ تەنانەت نەبیەکیش نایەت پێشیان کەوتو هیجرەتیان کردووە ئەگەر چی لە دوای ئەو هیجرەتی دیکە نیە بەڵام ئەم هیجرەتەی دووەم بۆ ناسینی خوا لەمڕۆدا پێیامبەرێک نییە پێشمان کوێ مسلمانان چۆن ئەم هیجرەتە دەست پێ بکەن پیامبری صلی الله علیه و سلم چه نمایه بو من نگوتی که او باشترین رنیشاندره و او باشترین چافلیکره بو من ات هر کارو کریاره که دا هر کسی که تو ببینی ات اوی سردمی دا چاول پیغمبریت کت صلی الله علیه و سلم یه نزیکی ریکا خوده و ریکا پیغمبری و سر چیتن مروف حوالینیاوی بکت مروف گهداریاوی بکت مروف تکلیاوی و خلوی نزیک بکتن و خوب دت ادگل کاروان مروف چاک و باشیه دابشید برف باشیه و بچیتن و دابشید بردوامیه بدته باشیه یعنی باشترین پنگاف بو هند مروف خو نزیکی باشیه بکت بدوی مروف خوب دته ادگل مروف صالح و مروف چاک دابشید برف چاکی و بچیتن مامۆستا یەکێک لەو شتانەی کە بەڕاستی گرنگە باسی لێوە بکرێ ئەوەیە کە کۆچ هەنگاو بە هەنگاو بوو هەر هەنگاونام بۆ کۆچکردن و دواتریش گەیشتن بە شاری مەدینە و کۆچکردن بۆ لای پشتیوانان ئەمە تا چەندێک گرنگە ئەو هەنگاوانەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لە شاری مەدینەیانای بۆ ئەوی تر دەستپێکێکی نوێ دروست بکە لەو شارەیە لە کاتێکدا کە دەگاتە لای هاوپەیمانەکانی و خۆی و هاوڵان کە دەچنە
ئەوێ خەڵکی ئەوێ پێشوازیەکی باشیان لێ دەکەن هەنگاوەکانی پێغەمبەر تا چەندێک گرنگ بوو بۆ ئەوەی کە ئیتر کۆچ بەرهەمێکی هەبێ و دەستکەوتێک با بەدەستەوە پێغەمبەری صلی الله علیه و سلم پێنگاوێت وی بنەجح بوون و پیلاناوی گەلک و گەلک یاڕێک خستی بوو و بەرنامەیەکی جوان داڕشت بۆ خەلکی مەدینێ و بۆ وی خەلکی یەکگەلویدا کوچ کردی و چوونە وێرێ فەوەکی مە بەحث کردی شوێ بنۆینیە یا مابەینە واندا پەیدا کردی و شوی هەیکەلێ ئیداری یان ژی ئەم بێژین کو اف مدینه کریه باجره که خدان مؤسسات یعنی اشلاء خودنیاسیه و بانگوازیه و اشلاء پرورده کرنه و اشلاء دادپروریه و براینیه و اشلاء پشتوانی و زانین و زانسته و او پنگاوت پیامبری صلی الله علیه و سلم ات ابی باجری ده هاوتین که هر تاکه که اوه کمالگه ها هنه یان وی باجره هنه بویا ابصدان نفره یان که کسک وقتی خدان زانین بید 100 کس دیان 1000 نفر دیه یت نزان پیامبری صلی الله علیه و سلم کار افسر هنده کرد اوید گلوی دال وی باجری ات جین ات زانابن ات نیاسینا خدا دا ات زانابن ات دنیا خدا ات زانابن ات آخرت خدا ریزل یک و دو بگیرن ریزل دوروبرت خوب بگیرن ریزل هر کائینه که هبونه دا هی بگیرن اب اوه تیگه هشتنا هنه و ببلاف کردن اوه تیگه هشتنا هنه ات ناف خلق مدینه دا مدینه بو باجرک که بیت پایتخت بلاف بونا اسلامتیه و اسلامتی بگهی تا روشهلات و روش آوای جیهانه باش مامۆستا من دائیمەن دەمەوێت حەدەسەکان وابەستە بەم ڕۆ بکەینەوە بۆی کە ئەمڕۆ مرۆڤ و مسلمانان سوودی لێوەربگرن حەدەسێکی مێژووی گرنگ ڕوویداوە لە ژیانی پێغەمبەر کە پێی دەوترێت کۆچ و لە کاتی خۆیدا بەرهەمەکەشیان لە ڕووی دنیایی و لە ڕووی قیامەتیشەوە ئینشاڵڵا بۆیان نووسراوە چنراوەتەوە بەڵام من وەکو مسلمانێک لقد كان في رسول الله أسوة حسنة باشترین سەرمەشقی و مامۆستاتی لە پێغەمبەری خوا بۆ ئیمانداران هەیە من کە باوەڕم بە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە چۆن دەتوانم ئەمڕۆ کۆچ بکەم کۆچ لە چیەوە بۆچی بکەم لە ڕەهەندی معنەویدا بۆی کە مسلمان لە زۆر گیر و گرفتەی دیکەی ئەبوو جەهل ئاسا و ئەبوو سوفیان ئاسا ڕزگاری بێت کە ئەم ئەبوو جەهلانە بەڕاستی زۆر زۆر معنەوی لە ناخی مرۆڤەکاندان یا گرنگ السر هر ایکشما وکی بسلمان ابروکه یا من بار من بلا گرانتر بیش دهی و صباحی یا من بار من گرانتر بیش ابروکه یا انکو از خو التزامات خو زیده لی بکم پیش اخستنا خو و گشه پیدانا خو اشلای هزروبی را و اشلای زانستی و هر لایه که ببیت هاریکار و پالدر بو من السر مکمبونا پیگه من وک مسلمان ات اوی دنیای دا بدوی از پنگا و بلف پاویجم و خوب هز بخم دا پیگه مسلمانا ات جیهان دا مکم ببیتن و پیگه اسلامتیه جی ات ناف مسلمانا دا مکم تر لبید هر مروفه که بویتن خلوی دینی بکتا خدان بدوی بزانیتن اش امتا پیغمبر اسلام محمد صلی الله علیه و سلم وی و حوالت وی گلک قربانی دایا بدوی اوجی قربانی بدتن و خو زحمت دتن دا وی دینه هنه بردوامی بدتا گشبوناوی و زیدبوناوی و بهزبوناوی و اما لسر آسی لاواس نبینین مامۆستا بەڕێز ئەمە لەسەر ئاستی تاگەگەر هۆنیەکانی ئیجازە بدا لەسەر ئاستی وڵاتانی ئیسلامی چۆنم کۆچە بکەن ئایا کۆچی ئەمڕۆی وڵاتانی جیهانی عربی و ئیسلامی و بەگشتی جیهانی ئیسلامی جگە لە جیهانی عربیش بەرەو شوێیە بەرەو ئاراستەیە کە بەڕێستان ئاماژەتان پێکرد دەستخستنی زانست سەردەستەبوون بەرەو پێشبردننی معریفە یاخود کۆچەکەیەوان بە ئاراستەیەکی دیکەیە وڵاتانی ڕۆژئاوە و هەڵبژاردننی کۆمەڵک فکری نامۆ بە فکری ئیسلامی بله کوچا اسلامتی اشمکه هبو مدینه و او کوچا پیدوی مروف بسلمان بکد دف مبخونه هتا مقارنه کرن ادگلوه کوچه یا ابروکه جحیل مجوله بو اوروپا کد
او افریقا کوچ شویره با اروپا کتن یام بو خوشیت خود کت یام بو دز و اینانا پاری جیان اتکتن لکوچا هنگی پاری جیان هلا مال و سامان و ملک و خوشی هلان ابتنه بو هنده بو دا پارزگاری السر بیرو باورت خوب کن و دا بناغه که بو وان بیرو باورت هنه الجهه که بدانن و بشین وان بیرو باورت هنه بلا وبکن بله افریقا جی کوچه بکتن اشناف مسلمانا بو غربی یا بجین بوروش آوا اوه بیرو باورت اسلامتیه ده دل ویدا بنو ویانا خوده ده دل ویدا بیتو و ویب کتن نیت کووان بیرو باورت هنه لویری جی بلاوب کتن و ویری جی ویانا خوده و نیاسینا خوده بو خلکه که دیار بکتن و البرخلکی شرین بکتن او هنه جی انشاءالله اف انسان هنه والله اعلم بس ده خودان فضل بیتن و ده پنگا وکا باش بیت اوی کسی هنه هاویتی اش اوی کوچا هنه بەڵێ مامۆستا وەک دەزانین کۆچ بووە هۆی دروستکردنی ساڵنامەی ئیسلامی کە ئەمە لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا ئەم بابەتە دیاری کراواتەوە دوای کۆچی پێغەمبەر یەکسەر نەبوو بەڵکو لە سەردەمی عومەری کوڕی خەتابا بوو چ گرنگیەکی هەبوو بۆ مسلمانان کە ڕۆژمێرێکی تایبەت هەبێ باینی ئیسلام وە لە بەتایبەتیش لە بەرواری کۆچدا دابنرێت ئەو کاتێک کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کۆچی کرد بله سر وقت عمر كرة خطابي رازبونا خد سر بيتن كوالي بصرة أبي موسى بو وقت جهشتيوي نامه اش عمر كرة خطابي بوي وشوي جهشتي عمر كرة خطابي بو عمر كرة خطابي ديار كر كو بيدفيا مجي ميجوا كتايبات هبيتن ام السلام خو ابد بو اكودود فرد كين به تنفيسين عمر كرة خطابي ابي پیشنیار والی بصره راضی بو و بوی جه دلخوشی بو و بسیار حوالت خو کرد و حوالت پیامبری کرد صلی الله علیه و سلم هندک شوانا گوت بلانه روجا جدایبونا پیامبری صلی الله علیه و سلم بیتا سرسالما و هندک دی گوت بلانه وقت وحی بو پیامبری صلی الله علیه و سلم هاتی خاره ببیتا سرسالما و هندک شوانا جی گوت وقت ما هجرت کری اش مکه بو مدینه بلا عبب بیتا سالا دست پیک یا اسلامتیه و یا دیار پیامبری صلی الله علیه و سلم اتهیوا سفر دا کوچ یا کری الدست پیکا 27 سفر کوچ یا کری السال 622 زائینی کد کویتن پیامبری صلی الله علیه و سلم کوچ یا کری اوت ربیع الاول دا پیامبر صلی الله علیه و سلم یگهشتی مدینه بله بسلمانا المحرم دانا سرسالا کوچی کد بیجم بوادرت هجرت پشتی پیامبر صلی الله علیه و سلم الحج زفري الهيبة دي الحجة بدي ماهيك هاتي قوتا بسلمانا هين هجرتا خو بو يثرب بكان المحرم دا دست بيك هجرت بويا صحابيا كات يان كوم هجرتا خويا دست بيكي و بو مدینه یت کوچ کری فافسر سالا هنه یا هاتیه دانان اوه تاریخ هنه و اوه اکید گرینگی خو هبویه و که هر امت کادی بری هنگی سر سال خو هبویه بسلمان شینا سالنامه کادی الدیو بچن سالنامه خو بدست خو و اینایه و بخو بنجه کریه اتمیجویه دا ما مصابا بکم بدوا پرسیار بو پی که ایتر کاتمان نامنه با کورتی اماجک بو بی که ایتر با کوچ تنها لو قالبه نهلینه که وەکو مێژوویەک سێر بکرێ وەکو ڕووداوێک سێر بکرێ بەڵکو ئەو پندوانانی کە لە کۆچەوە بەڕاستی پێویستەکان مسلمان فێری ببێ سوودی لێ وەربگرێ و ئیتر ئێمە کرداریانە بەڕاستی کۆچ بگێڕینەوە نەک تەنها بەزارەکی بە جۆرێک لە جۆرەکان باس لە کۆچ بکەین و وەکو بابەتێکی مێژوویی کە هیچ سوودێکی نەبێ بۆمان هیچ پندوانێکی لێ وەرنەگرین کۆتا پەیامی بەڕێستان سەبارەت بەم بابەتە سپاس دەکەین راستی هک مروف بحث واناب کتن یت کو مروف بسلمان پیدویا فیل بیتن اش کوچه افوانه و درست هنه گلک و گلکن بس مروف بسلمان افریقا وقت ناف جیانا مادی داد جید و ماده گلک شرین و خوشکرنا دنیای و بدز و اینانا خوشی دنیای البردل هر ایکشمک گلک و گلک یا شرین پیدویا هم مقارنه بکین اره ویانا خوده بوما شرین تره و بطام تره وقتی هم گل خوده جین وقتی هم گل عبادتی و طاعتی جین وقتی هم گل خوده نیاسیت جین اره بوما خوش تره یان وقتی هم گل خوشیت مادی و خوشیت دنیای جین کش کشوانا بوما بطام تره اوه وک
درس کو مروف اش نفس خود دست پی بکتن مروف و مقارنه بکت اری اکید او نفسه گل خود تعالی جیت و گل طاعتی وی جیت خوشیا و گلک و گلک ماستر و نه تا مقارنه کردن بوچی ما اف خوشیه هلایا و بوچی ام دیف خوشیه دنیای کفتینا و پیامبر صلی الله علیه و سلم ریکویا دیاره کوی بتنه رفیق الاعلى یانجی خدای مازن و ویانا ویا هل بجارتی بوچی ام ما بسلمان افریقا دین خو ویانا خودش بیر کریه و ام دیف ویانا دنیای کفتینا بەڕێز مامۆستا محەممەد مەلانووری بانخواز لا دووهۆکەوە سپاس بۆەوەی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەتاندایەوە زۆر سپاس. بڵێ عزیزان یەکێک لەو بابەتانی تر کە بۆمان ئامادە کردوون لە پەیامی ڕۆژە بابەتە هەموڕەنگەکانمانە ئەمڕۆ فیتێکمان هەیە لە هەڵەبجا و کارانمان بۆیان ئامادە کردوین جا شتێکی سەرنجڕاکێش ئەوەی کە ئێستا لە ژیانی ئەمڕۆماندا ئێمە هەمیشە پشت بەوە دەبەستین بە ئۆتۆمبیل بچینە سەر کارەکانمان بەڵام ئەم فەرمانبەرە ڕۆژانە بە پاسکیل دەچێت تا فەرمانگەکەی بڵێ شتێکی نامۆش نییە کاوی جوامێری جیرانیشمان زۆر زەر بە پاسکیل دەبێت بەڕاست وەڵایی من شتوام نەبینیومەدا ناناهەیە لێرە سڵاو ڕێزم بۆ ئەویش هەیە زۆر باشە کەواتە بە بینەری ئەو ڤیتێبین لە هەڵەبجە ناوم حسێن مححمود مستەفاایە ناسران بە حسێن هەڵەبجەی بە کاریشم زیاتر با بڵێن نووسین و وەرگێڕان و کاری ڕۆژنامە نووسیە بەس ئێستا بە پێی ئەوەی کە فەرمانبەری با بڵێن کارمەندی گرێ بەستم لە وەزارەتی تەندروستی لە دوای تەمەنی 50 ساڵیەوە دەستم کردەوە پاسی سواری یانی نزیکی 4 ساڵێکە ئێمە دەستمان پێ کردوێتەوە ڕۆژانە من بە پاسکی دێم بۆ فەرمانگەکە بە پاسیری ژەچمەوە پێداویستی ماڵەوەیش هەر بە پاسکی جێبەجێەکەم داوانێ بڵێم لە مانگێک کە مەگەر بۆ میوانداریە بۆ شتێ سواری تەکسی بم یا با بڵێن سیارە بەکاربێنم ئەم شتانە ئێمە لەم فەرمانگا کارمەندی کەمی تایە 6 کارمەندی تایە ئێستا سیانمان پاسکیل بەکارێنین هەتا بەڕێوەبەرەکەشمان یەک دوو جار بە پاسکیل لەگەڵمانە هاتووە ئەویش ئیتر ینی لە هینی ئەوان کە ئەویش بێتە ڕیزەوە لەگەڵمانە پاسکیل بەکاربێنێ چکە بەڕاستی ئەبینە کە سوودێکی زۆر باشیە یەکێ لە کارمەندەکانمان بەردەوام ڕۆژانە یانی ستایشی ئەو کەسانەیە کە هاانی یاوە پاسی سواری بکات چکە سوودێکی زۆر زۆری لێبینیوە ئێستا گروپەکەمان بەردەوام هەفتانە بە تایبەتی ڕۆژانی هەینی دوای نوێژی بەیانی ئێمە گەشتەکانمان دەست پێەکەین لە هەوایەکی کراوەی پاکی بەیانیانە گەشتەکانمان کورتخایەنە و درێژخایەنە واتە دوورمەودا و با بڵێن نزیک مەودایە ئێمە گەشتەکانمان زۆر جار بۆ دەوروبەری شارەکانی هەڵەبجەیە سەیرانگاکانی هەڵەبجەیە بۆ نمونە بۆ ئەحمەداوایە بۆ سەرچاوەی زەڵمە بۆ سەرای سوبحاناغایە بۆ منتیقەی گونۆسەرا و ئەو منتیقانەیە بۆ زۆر شوێنە چین ئەمە شش بەڕاستی سەیرەکەین ئێستا بە تایبەتی لەم هەفتا نزیکی زیاد لە 7 کەس هاتووتە ناو گروپەکەمان یعنی 7 کەس زۆرە ئەوانەشی کە لە ناو گروپەکەمانایە هەموو چین و توێژێکی تایە بۆ نمونە کاسبکاری تایە مامۆسای تایە ئەندازیار پزیشک هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگای تایە و هەموو تەمەنەکانیشی تایە ئێمە هەمیشە پەیامێکمان هەیە کە تۆ وتە ناتوانم ناتوانی وتە ئەتوانم ئەتوانی لەسەر ئەو پەیامە ئێمە ئەڕۆین شتێک نییە بڵێن ناتوانین یانی بەیانی گروپەکەمان بڵێ چین بۆ هەولێر دەچین بۆ هەولێر کە من تا ئێستا نەچوو ئێمە گەشتێکمان کرد بۆ سلێمانی بەڕاستی دوای ئەوە وامان لێ هاتووە بۆ هەموو شوێنێکی دوور زۆر ئاسایی بێ بچین بۆ چونکە تۆ تەنها بڵێ ئەو شتە ئەتوانم ئەتوانی بیکەی ئیتر ئەوەن پەیوەندی بە تەمەنەوە نییە یانی زۆر جار گەنجەکە جاروای گەنج لەگەڵمانە بۆ نەیتوانیە بەز و بەردەوامی گەنجەکە لەبەرەوەی لیاقەی باشە لەبەرەوەی جەستەی باشترە لە ئێمە باشتر بووە
ئەم وەرشە پێویستی بە بەردەوامی هەیە بەردەوام بی لەسەری ئەتوانی هەموو ئەو خەونانەی کە هەتە بیێنیتە خۆشەویستانم جارێکی دیکە سڵاوتان لەبێت لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا دەچینە سەر ژیانی مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری و پیاوەی کە تەمەنێکی لە تێکۆشان لە نووسین لە بواری هەزری ئیسلامی و خوێندنەوەی تازە بۆ کۆمەڵک دەخ سەرف کرد لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا و کاتێک کە تازە فکری داروینیزم و فکری مارکسیەت ڕوو لە خۆرەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیسلامی و بە تایبەت هەرێمی کوردستان ئەو کاتە عێراق باکووری عێراق بووە کە ڕوو لە ناوچەکە دەکات بەشێکی زۆر لە ڕۆشنبیران حتا بەشێک لە مامۆستانی ئاینیش دەکەونە ژێر هەژمون و کاریگەری ئەو تەوژمە فکریە تازە لەو کاتەدا مامۆستایەک پیاوێک کەڵە پیاوێک پەیدا دەبێت بناوی محەممەدی مەلا ساڵحی شارەزووری ئەم پیاوە لە زنجیرە مەتوویەک لە زنجیرە کتێبێکدا وەڵامی هەموو ئەو فکرانە دەداتەوە مارکس لە تەرازووی ژیریدا بێردۆزی پەرەسەندنی چارلز داروین هەموو زۆر بە عەقڵیانە و بە مەنتیقیانە وەڵامیان دەداتەوە بەگشتی دەمانەوێت ئەمڕۆ جارێکی دیکە بەڕێز مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری بە ئێوە بیر بخەینەوە نەوەک بیناسەنین خۆی پیاوێکە لە سەروی ئەوەیە کە ئێمە بیناسەنین بۆ مەبەستە میوانداری بەڕێز مامۆستا یاسین حەسەنمان کردووە کاک دکتۆر بەخێر بێن مامۆستا هەر وەکو عادەتەن حەز دەکەین بزانین حتمەن بەشێک لە بینەران نازان مامۆستای شێ بووە ئەگەر سەر پێیش بێ هێزارێکی دیکە بیناسێنەوە بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوە کەناڵی پێیام و بینەران بە شێوەکی گشتی لێرەوە ڕەحمەت و بەزەی و سۆزی خوای پەروەردگار بۆ سەر گیانی پاکی مامۆستا مەلا محەممەدی شارەزووری کە هەتا دوا هەناسەی لە بوچانی نەدا لەسەر خەباتی نووسین و دەعوە و بانگەواز لە هەموو ڕۆکانەوە بەردەوام بوو مامۆستای شارەزووری ساڵی 1940 لەدایک بووە لە گوندی کەچەڵی شارەزوور کرد گوندێکە نزیکی سەیسایقە جەناوی باوکی مامۆستا مەلا ساڵحی شارەزووری لەوێ مەلا بووە مامۆستا ئەو گوندە بووە ئەوش لەوێ لەدایک بووە مامۆستای شارەزووری ئەچێتە بەر خوێندن بێگومان وەکو هەر فەقەیەکی تر لەو سەردەمایە و لە لای جەناوی باوکی و مامۆسانی تر ئەخوێنێ دواتر پەیوەندیەکە بە پەیمانگای ئیسلامی و لە شاری هەڵەبجە کە لەو سەردەمەیە پەیمانگایەکی ئیسلامی گونجاو بوو مامۆسایانێکی باش لێوانیان گوتۆتەوە کەوتۆتە ژێر کاریگەری ئەو مامۆسایانەوە و خۆشی ئەسپی خۆی تاوداوە توانیوێتی کە خۆی پێ بگەێنێ ساڵانێک لە شاری سلێمانی بووە دواتر لە کۆتایی هەفتاکانە بەرەو یا لە ناوەڕاستی هەفتاکانە بەرەو سێ سایە گەڕاوەتەوە بۆتە ئیمام و خەتیب مزگەوتی گەورەی سەی سادق ئیتر قۆناغەکانی ژیانی دەست پێکا لەو کاتانەوە بۆ نووسین و بانگەواز و داوە مامۆستا ینی ئەگەر بێت و باسی مامۆستا بکەین ناکرێ باز لە ڕۆڵ و گرنگی ئەو نەکەین لە ڕابوونی ئیسلامیدا کە چ ڕۆڵێکی هەبوو لەو سەردەمەدا کە بەڕاستی بۆ زانایان و بۆ مەلاکان بەڕاستی کارێکی قورس بوو کە کاری ئیسلامی بکەن یعنی تووشی گرتن و سوکایەتی جۆرێک لە دەرکردن دەبوونەوە ئەمە مامۆستا گرنگی مامۆستا لە چیا دەردەخا لەو سەردەمەیە کە ڕۆڵێکی وای هەبووە وەتوانیوێتی لە ڕابوونی ئیسلامیدا جێدەستێک بەجێ بێڵێ هەتاوەکو ئێستاش ئێمە باسی لێو بکەین و دووبارە بیگەڕینەوە دکتۆر محسین عەبدولحەمید یادی بەخێر مامۆستامان بووە لە بەغدا سەرۆکی حیزبی ئیسلامی بوو نووسەرێکی دیار و بەرجەستەیە لە یەکێک لە نووسینەکانی زۆر جار لە محاضەراتش باسی کردووە ئەڵێ لە شەستەکان چوومە مزگەوتی گەورەی سلێمانی خەڵکێکی لێ بوو کە نوێژیانە کە نوێژی جومعە هەمویان پیر بوون ئەڵێ تەنها گەنج من بووم لەگەڵ براکەم لەگەڵ ڕەفیقێکمان تەنها ئەمانە گەنج بوون کە چون بۆ نوێژی هەینی لەو ساڵانەیە تەبعەن مەدی شیوعیەت فکری مارکسیەت و تا ئەندازێکی زۆر قەومایەتیش ناسیۆنالیست ئەم بیرە زاڵ بۆ بەسەر میلەتی کووردا بە حکمی کە میلەتێک بۆ چەوساوە بووە وەستەمی لێکراوە خاکی داگیر کراوە دەستی بۆ هەموو پزیسکێک بردووە بۆ هەموو
شتێک بردووە کە دەستی پێوە بگرێ بۆ ئەوی کە خۆی ڕزگارکە لەم قەیرانەی کە تێکەوتووە بۆیە شیوعیەت ئەو مەدەی هاتوو زاڵ و بەسەر خەڵکە بە جۆرێکە وای لێ هاتبوو لە قۆناغێکە بەرگی مەلایەتی جۆرێک لە عیبە بوو و خەڵکتانیان لێ ئەدان و هەروەها ئیسلامی بوون یا نوێشکردن یا حەجکردن یا باسکردنی خوا و قەبر و قیامەت جورئەتێکی ئەویست بە تایبەت ئەمە سەری کێشا هات هەتا کۆتایی هەفتاکان و لەو ساڵانەیە دوو کەس تەبعەن دەرکەوتون لەو قۆناغەیە یەکەمیان مامۆستا عەبدولعەزیز پارەزانی بەڕەحمەت بێیاخوا کە هەوڵێکی جددی داوە مامۆستا گەلێکی تریش هەبوون بەس خاوەن قەڵەم نەبوون بەو شێوازە بەس ئەمان خاوەن قەڵەم بوون ئەتوانم بڵێم لە سەردەمی مامۆسای شارەزووریە کەشتی نوێی هێنا ئاراوە کە لەگەڵ نووسەرانی میسر وا هەستەکەم ئەگەر پەیوەندێکی ڕاستەوخۆشی نەبوو بێ پەیوەندێکی ڕۆحی فکری ڕۆشنبیری بۆ دروست بوو بەرچاو کراوە بوو سەردانی بەغا و ئەم لاولای ئەکرد قۆڵی لێ هەڵماڵی دەستی پێکرد بیری داریونیزم زاڵ بوو بەسەر خەڵکە بیری مارکسیزم زاڵ بوو بەسەر خەڵکە و هەروەها بیرۆکەی ڕێکەوت کە گردوون بە ڕێکەوت دروست بوو ئەمە زاڵ بوو بەسەر خەڵکە ئەم هات لەم تەوارانی گرتە ئەستۆ وەڵامی دانەوە لە هەشتاکان گەیشتە لووتکە مامۆستا بوورەکە مخاتەعات دەکەین بەڵام لەو کاتەدا ئەم بیردۆزانە تازە بوون و تازە فکری بەشێک لە ڕۆشنبیران و حتا خۆتان ئاگادارم بەشێک لە مامۆستانی ئاینیش کەوت بوونە ژێرەوە هەژموو بەس وەڵامەکانی مامۆستا زۆر مانتەقی بوون سەرچاوەی زانستی قسەکانی ئەو لەکوێ هات بوون ئەو ئیلهامی لەکوێ هات بوو چۆن زانی کە ئەم جۆرە فکرانە ئەم وەڵامان پێویستە مامۆستای شارەزووری بەڕەحمەت بێیاخوا ڕاستە گەنج بووە لەو قۆناغەیە لە چ ساڵی وەفاتی کردووە لە ساڵی 75 ئەتوانی بڵێ لە سیەکانی تەمەنیا بووە یاخود لە خوار سیەکانی شەوە بووە عەلاقە و پەیوەندی هەبوو لەگەڵ هەندێک ڕۆشنبیر لە بەغدا و ئەزانم نامە گۆڕینەوەی لەگەڵ هەندێک لە ڕۆشنبیرانی میسر هەبووە بۆ عنوانی کە کتێبێکی تەرجەمە کرد ڕیحلەتی منە شەکی ئیلە الئیمان ئەوەی گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ ئەوەی دکتۆر مستەفا مەحموودەوە کاریگەری زۆری هەبوو خۆشی بە دوای شتا گەڕا جگە لەوەش هەندێک کەسێ هەڵەکەوێ خۆی کە ئەخوێنێتەوە کە بەرامبەر ئەخوێنێتەوە دانیشە بیرەکە تۆ خۆی هەڵەکەوێ مەحوی ئەم فەلسەفەی لەکوێ وەرگرتووە نالی ئەم شعری لەکوێ وەرگرتووە جەلالدینی ڕۆمی مەولانە ئەم فەلسەفە و عمقەی لەکوێ وەرگرتووە نووسەرێکی وەکو ئیمامی غەزالی چۆن توانی کە پێوتێ قاهر الفەلاسیفە فەیلسوفەکانی هەموو بەچۆکایەنە لەکوێ وەریگرتووە ئەمش بێگومان خوا پێداوە بە هەریەکە خوای پەروەردگار پێداوە بەڵام خۆشی جوڵاندوێتی لەو سەردەمەیە زۆر پێویست بوو مامۆستای شارەزووری من پێم وایە ڕابوونی سەرەکی لە کوردستان لەوە دەست پێ کرد گومانم وایە یەقینیشم هەیە پێش مامۆستای شارەزووری حاڵەتی ئیسلامی لەگەڵ دوای مامۆستای شارەزووری دوو حاڵەتی لە یەکجار گۆڕانکاریەکی ڕیشەیی هێنا کۆمەڵێک گەنجی زۆر هاتنە پێشەوە ئەم گەنجانە قۆڵیان لێ هەڵماڵی دەستیان کرد بە خوێندنەوەی کتێبەکانی یعنی من خۆم لە هەشتاکانە ڕێکەوت لە تەرازوی ژیریدا ئەم خوێندەوە یادداروین وا هەستەکەم هەموویم لەبەر بوو کتێبەکەەوە ئەزم منە بەتام و شەوق و ئەم خوێندەوە کتێبەکە وەڵامەکانی زۆر جوان بوتین و تەوژم و هێزێکی زۆری پێداین قۆڵمان لێ هەڵماڵی ئەنجا شەرممان شکا ئەو بەستەڵێکی ترسەکە هەبوو لە بەردەممانە توایەوە و کۆتایی پێهات شۆڕشێکی فکری بانگەوازی ڕۆشنبیری بەهێز بوو ئێمە ئەمە وزە زۆربەی بانکخوازان لەو سەردەمەدا ینی بۆنەوە ساونەتەوە تەنها بەنووکی قەڵەمەکانیان یاخود تەنها لە ناوچەکەی خۆیاندا بنیشن کاری بانکخوازی بکەن بەڵکو زۆربەی ناوچەکانی کوردستانیان کردووە زۆرێک لە شوێنەکان گەڕاون مامۆستا محەممەد چۆتە چی شوێنێک بووە کاری بانکخوازیەکەی لەکوێدا ڕەنگیاوەتەوە مامۆستا محەممەدی شارەزووری پیاوێکی وریا بوو لەگەڵ کاری بانخوازیە هەموو غەمی میلەتەکەشی هەبوو لە هەر شوێنە بیزانێ کێشەیە گرفتێک هەیە خۆی پێگەیان بۆیە لە شارەزوور لە دایک بۆ ژیاوە لە هەڵەبجە خوێندێتی و ژیاوە لە شاری سلێمانی ژیاوە و هەروەها ماوەیەک لە ئاغجەلەر بووە بەڕەحمەت بێ لەوێ خەتیبی ئاغجەلەر بووە ماوەیەک لە ناوچەی چنگیان بووە نێوەندگیری ئاشتەوایی کردووە لە نێوان پارتی و یەکێتیە چونکە ئەو تەطەلوعاتە سیاسی و ئەو حاڵەتانشی هەبوو بەڕێزیان ئەیانتوانی لایانی ڕۆشنبیری لەگەڵ قەومی لەگەڵ خەباتی سیاسی لەگەڵ ئیسلامە گرێ بدەن پیاوێکی زیندوو بوو دوجار ئەو بوو بەرەو منتەقەی بێتواتەوە ئەو ناوەچوو لە مەکینەکە ئیستۆپی نەمابوو ساکەوتو ئیستۆپی نەماوە ئەوش خۆی فڕیا بوو گیانی سپارد و گەڕای پرسیارێکی جەوهەری دێتە پێشەوە ئاماژەت لە ئەسنا قسەکاندا ئاماژەت پێکردەوە بوو کە مەسائیلی قەومیشی مامۆستا گرێدا بوو بە مەسائیلە ئاینیەکانەوە سەرەنگە بەشێک لە قەومیەکانی ئێستا
ناسیۆنالیستەکان بڵێن مامۆستا محەممەدی مەلا ساڵی شارە زووری چی کردو بۆ میلەتی کورد لەو بابەتەدا چ خزمەتێکی کردووە مامۆستا خزمەتی زۆری کردووە ئەوانەی بیرۆکەی قۆمیان هەبووە هەموو چاک ئەیناسن و ئەوانەی پێشمەرگە بوون لە دەرەوە هەموو ئاشنان پێی و سەرکردەکانی کورد لە شاخ بوون لە کاتی خەبات و شۆڕشا بوون مامۆستا محەممەدی شارە زۆری زۆربەی هەرە زۆریانی بینیوە و ئەوانیان کە بیرێکی چەپیان بۆ مامۆستای شارە زووری لەگەڵیان نەکەوتۆتە وتوێژەوە تەنانەت هەندێک لە برادرانی مەکتەبی سیاسی یەکێتی خۆیان باسی ئەەکەن کە و اعترافەکەن بە زیرەکی و دانایی یەکێک لەو نووسرانەی کە چەپڕۆ بۆ خۆی بۆ ئێمە گەڕاوەتەوە دانیشتوین لە مەجلیسێکە وتی هات بۆ دەرەوە بە بیرێکی ڕۆشنگەرایی بەهێزەوە هاتبوو شەرمن نەبوو بەرامبەر بۆ فیکرێک کە هەیبوو وەڵامی زۆر جەوهەری پێبوو وەڵامی ئەداینەوە ئەیود ئەو لە ئێمە ڕۆشنبیرتر و مطلعتر بوو دیار بوو چونکە ئەوان لە شاخ بوون کەمتر سەرنجەکانیان ورد کرد بووە سەبار بابەتە ڕۆشنبیریەکان بە جۆرێک ئەیوت ئەو ئەندامی مەکتەبی سیاسی لایەنێکی سەرەکی هەرێمی کوردستان کە چەپڕەوە ئەیگوت خەریکی نووسین بووە بڕیار بوو وەڵامی ئەنشتاینش باتەوە وەڵامی ئەنشتاین کە لە هەندێک شتا کەوتۆتە هەڵەوە ئەنشتاین ئەیتر ئەیو نازانم ئایا گەشتۆتە وەڵامی داتۆیان بمبورە هۆنیەخان بەنێز و پرسیارێکە بەڵام ینی پرسیاری جەوهەری لێرەدا ئەوەیە مامۆستا هەرچەند پێشتریش پرسیارەکەم کرد بەڵام ئەمە بە جۆرێکی دیکەیە چۆن توانیویتێ و سەرچاوانە بەدەست بێنێ کە وەڵامی ئەنیشتاین داتەوە وەڵامی داروین داتەوە لەو سەردەمەدا کە ئەم فکرانە بە تایبەت داروین بیردۆزی پەرەسەندن کە حتا ئێستاش لە بەشێک تیۆرێکی لە بەشێک لە جامیعەکانی ئەمریکا و ڕەنگە هەندێک وڵاتانی ئەوروپاش بخوێنێ ئەمانە بنچینەی زانستی و لۆکۆڵینەوەیەکی قوڵیان هەیە مامۆستا چۆن توانیوێتی وەڵامی ئەمانەت داتەوە مامۆستاکانی پرسیارەکە لێرەدا لە ناو چوارگۆشەیەکدا وەڵامەکانی مامۆستا زانستی بوون بۆ ئەم پرسیانە بێگومان ڕەتیکینەوە بەم سەردەمەی ئێستا کە دەزانین سەرچاوە زۆرە زانیاری زۆرە بەراورد بۆ سەردەمەی کە هیچ نەبووە مامۆستا توانیوێتی بەڕاستی وڵامێکی ئەو نەشیاو باتەوە کە تاوەکو ئێستاش ئێمە سوودی لێوە بگرین بوونی مامۆستا لە هەڵەبجەوە کاریگەری هەبوو مەلایەکی سادە و ساکار نەبوو دووهەم خۆی خوێنەرێکی بەهێز بوو کتێبی ئەخوێندەوە خاڵێکی تر قەڵامەکەشی بەهێز بوو زمانێکی کوردی پارا و دەگمەنی هەبوو بۆ ئەو سەردەمە لەو کاتەیە زۆر بوو مامۆستایەک مەلایەکی مزگەوت لەو ئاستەیە بنووسیەوە بۆ شێوازە پاشانش مامۆستا پەیوەندی بووە لەگەڵ خەڵکێکی ڕۆشنبیر لە بەغرا و هەروەها لە میسر ڕەنگە لەگەڵ هەندێک لە سەرکردەکانی ئیخوان موسلیمین پەیوەندی بوو بێ و نامەگۆڕینەوە ئەو شتانی بوو بێ پاشانش ئەوەی وەکو ئەرزم کردن بەهرەمەندیەکە هەڵەکەوی ئینسانە خۆشی بداعەکە خۆی داهێنانەکە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد لەو سەردەمەیە بیری دارێنیزم زاڵ بوو بی قەومایەتی و تەنانەت بیری مارکسیستش مارکسیزم زاڵ بوو بەسەر هەموو خەڵکە ئەو هاو وەڵامی هەمووی یایەوە پێویستی ئەو سەردەمە ئەوە بوو کە کەسێک هەڵکەوێ وەڵامی ئەوانە باتەوە چونکە گەنجەکان کەوتبوونە ژێر کاریگەریەکی زۆرەوە جا مامۆستا بەشی هەرە زۆری لێبڕاوی خۆی لە هاتووی خۆی بارەمەندی خۆی وەجگە لەوەش مطلع بوو خوێنەر بوو ئەیتوانی کە دەستی بگا بۆ شوێنانی کە کتێبی لێیە کە سەرچاوی ڕۆشنبیری و فکرین ئەنجاوەمان لەبیر نەچێ کاتی ئینسان ئیرادەی هەبێ فرسی بۆ دێتە پێشەوە ئیرادە لە ناخی ئینسانە فرسا ئیرادەی هەبووە مامۆستا ئەو ئیستعدادەی هەبوو ئیمدادی لەخوا بوو هاتووە باس لەوە دەکرێت کە لەو کاتەدا لەو زنجیرە کتێبەدا یەکێک لەوانە ڕێکەوت لە تەرازوی ژیریدا بە تایبەت دەوترێت گورزێکی زۆر کوشندە بوو لەو فکرە لەو فکرە بێگومان هەموو کتێبەکانی گورزێکی کوشندە بوو بە تایبەت ڕێکەوت لە تەرازوی ژیریدا و سروش لە تەرازوی ژیریدا نمونونەکان کە ئەهێنێتەوە مامۆستا من لە شوێنی تر هەندێکیانم بینیوە لە کتێبە عەرەبیەکانە بەس هەندێکیان هەر نەمبینیەوە ئەزانم داهێنانی خۆیەتی ئەو نمونانە کە ئەهێنێتەوە بۆ بەراوردکاری بۆ نمونە مامۆستا تێکەڵی ئەکا بابەتە عیلمیەکان لەگەڵ شتی کوردەواری خۆمانە باسی سەرای سوبحاناغا و قۆزەی سەرای سوبحاناغا و ئەوانە ئەکا کە جەدەلێک دروست ئەکا لە نێوان دوو کەسە مناقەشەیەک ئیبداعی هەبوو توانای داهێنانی هەبوو اینجا مامۆستاوە ئەزانم لە ناو معانات تا گەورە بوو پاشان یەکێک لە کایە گرنگەکان کە
وێزگەی سەرکەوتن و سەروەری بوو بۆ ئەو بە ئاشنا بوو بە شێوەیەکی کولی لە بیر و فکری بەرامبەر دارینیزمی تاو هەزم کردبوو ڕێکەوتی تاو هەزم کردبوو مارکسیزمی تاو هەزم کردبوو زیاد لەوانی کە مارکسین و دیعای ئەو حاڵەتانە ئەوانی تێپەڕاند بەڵێ بەڵێ لە تێگەیشتن و ئیستیعابکردنی ئەو بیرۆکانەیە ئەوانی تێپەڕاند بوو. بۆچی مامۆستا پێی وا بوو کە گردون و ژیانی مرۆڤ لەسەر زەوی لە سوتفۆ دروست نەبووە بە قوترین وەڵام لەو سەرچاوەیەدا چی ئێستاش ڕەنگە هەندێک خەڵک هەبێ طبعا ئەو مەسەلەی سوتفە هەر هەڵەوەشیانی ئەو ڕێکەوت هەر هەڵەوەشیانی ئەنی بۆ نمونەیەک هێنێتوانی ئەوەی کە لە یادم ما بێت چکە من لە هەشتاکان خوێندومەتەوە کەسێ بێ کە کۆمەڵە دەرزیەکی پێبێ و ئەم دەرزیانە دەرزیەک دابنێ لە دووری چەند مەتێک و ئەم دەرزیانە هەڵبا بۆ ئەو دەرزیانە و هەمووی بچێ بەناو کونی ئەو دەرزیە و جارێک دوان سیان چوار پێنج ئەمە ئەڵێ تەبەن ئەقڵ تەقەبولی ناکە شتێک هەیە پێوتێ دلیلی عنایە و ئیختراع کە ئەمە لە ئەسڵای ابن ڕوشد دایمەزراندووە ئاەتەکانی قورئانە کاتە بەڵگە یعنی ڕەخنە ئەگرێ لەوانی کە ئەهلی علمی کەلامن باسی قیدەمی عالەم و باسی هیۆلا و باسی ئەم جۆرەشتانەکانێ بۆ سەردەمی ڕەنگە گونجاو بێ بەس ئەم ئەیێنێ لە کتێبێکی هەیە مەناهیج الأدلة في عقائد الملة لێرا دلیلی عناوی اختراعمان بۆ هێنێ بۆ وجودی خالق کە ئەڵێ گەورەترین بەڵگە لە ئاەتەکانش دەرێنێ بۆ وجودی خۆی پەروەردگار کە ئەم گردونە خوایەک لە پشتیوەتی و دروستی کردووە ئەو عینایەیە ئەو داهێنانەیە کە لەم گردونایە یعنی ئێستا مەسەن خۆر لە کاتی خۆیان هەڵدێ لە کاتی خۆیان ئاوا بێ مانگ بە هەمان شێوە شەو ڕۆژ بە هەمان شێوە ئەگەر خۆر تۆزێ نزیکتر بۆە لە زەوی چی ڕۆیە تۆزێ دوورتر بۆە چی ڕۆیە قوتبی شیمالی ئەگەر بتوێتەوە بەستەڵەکانی و بتوێتەوە ئایا لە گردونا چی ڕۆیە ئەستێرێ بێ خۆی با بە زەویا چی ڕۆیە یعنی ئێمە دیقەت هێن سەیرەکەی بۆ بەڕێوەبردننی قوتابخانەیەک بۆ بەڕێوەبردننی کەناڵێک بۆ بەڕێوەبردننی ماڵێک گروپێک ئەم هەموو عینایەمان ئەوێ ئەم هەموو داهێنانەمان ئەوێ ئەم هەموو وریاییەمان ئەوێ بزانێت ئۆتۆمبیلێک تۆ چۆن بەڕێوە تۆ چۆن لێ خوڕیت دەستێ قاچێ چاو یعنی مێشکە هەموو ئەندامەکانی جەستە ئەبێ بە ئاگا بێ بۆی ئۆتۆمبیلێک لە شوێنی لێ بخری بۆ شوێنی تر ئەگەر تەنها دوو خولەکێکش بێ ئەم گردونە کە ئاوا دروست بووە بەڕێوە ئەبرێ ممکن نییە هێزێک لە دوایەوە نەبێت کە ئەوی هێزش خۆی پەروەردگارە. مامۆستایانی کەساتی کاریگەری وەکو مامۆستا مەلا محەممەد لە سەردەمی خۆیە کە ئاها کاریگەر بووە بێگومان دووچاری چەندین جانگرتن بۆتەوە دەست بەسەرگرتن بۆتەوە لەلایەن هێزەکانی ئەو کاتەوە کە ئەمە وای نەکرد مامۆستا بۆستێنێ باسێک لە ئەزمموی مامۆستا بکەیت لە زیندان و لە گرتن و لە کارکردن لەسەرەوەی کە ڕۆڵی کەم بکرێتەوە لەو سەردەمیان مامۆستایی شارەزووری لەگەڵ چەند کەسێکی ترا دەستگیر کران. طبعا ئەو کاتە لە شاری سلێمانی بوو ماوەی ساڵێ بوو نازان چەندێ بوو دەستگیر کرا لە زیندانا بوو خێزانی دۆمی وەفاتی کرد هوداخانی ناو بوو مینای ناو پێ و هوداخان ئەو وەفاتی کرد پاشان چەند جارێک ترش هەوڵی گرتنی مامۆستا دراوەتەوە بوو لە دوای یا ڕۆشت و بۆ شاخ بۆ چنیان و ئەو منتەقە دوایی لێو چوو بۆ ناوچەی بێتواتە طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێیە كل ذي نعمة محسود هەموو خاوەن نیعمەتێک حەسادەتی پێ بدرێ و چاوی تێ بڕێ مامۆستای شارەزووری ئەتوانم بڵێم هەموو شتێک ڕەنگە نەوترێ ڕەنگە هەر لە خەڵکانێکی نزیک خۆشی بۆ بێ حەسوودیان پێ بردەبێ ڕەنگە تانیان لێدابێ ڕەنگە زیرەکیەکەی وابێ پێش خەڵکی دابێتەوە دوور نییە لە هەندێک تۆمەت و ئەو جۆرەشتانش بەدەربوو بێ بە ڕێزیان پاشان جەنابیان ڕەنگە هەندێک گرفت و کێشەی کۆمەڵایەتیشی بۆ دروزوو بێ هەر دەرەنجامی ئەو زیرەکی و زەرنجەی خۆی کە هەی بووە حکوومەتی بەعس چاوی تێپڕی بوو بەتابەت لە ئەو کاتێکە لە سێسایق بوو هەر لە ئەنجامی ئەوەش بوو هەستا ماڵەکەی هێنایە سلێمانی نەقل بوو بۆ مزگەوتی وازان حاجی ئەحمەدی بۆسکانی بوو لە شەیدانی سەرچنار لەوێ نیشتەجێ بوو بەر لەوەیکەوە بگیرێ دواتر چونکە کەسێک بوو دانا بوو زانا بوو جوڵاو بوو بزواو بوو ئەجا ئەو هەل لە سێسایق لە سەرەتای هەشتاکان کۆتاییە لە حەفتاکان تەلەبەی هەبوو خەڵکانێکی دانسقەی پەروەردە ئەکرد بیری ئیسلامی پەخشە کرد هەندێک جموجۆلی تایبەتی هەبوو مامۆستای شارەزووی جموجۆڵە تایبەتیەکان گومانی بۆ حکوومەتی بەعس دروست کرده بوو چون بۆ ناو پێشمەرگە و حتا هەندێک سەفەری دەرەوەی کردبوو بەرە و وڵاتی سووریا و هەندێک شوێنی ترش ڕۆشت بوو لەو کاتانەیە
ئەمە مامۆسای شارەوزێری وا لێ کردبوو کە چاوی زۆر لەسەر بێ و حکوومەتی عراقیش ترسی لێی هەبێ بە هەروەها ڕەنگە خەڵکێکی ترش هەندێک حەسوودیان پێبردبێ قسەیان کردبێ حەزیان کردبێ کە زیندان بکرێت و بکرێتەوە لە مەیدانەکە لە کۆچین ئەمڕۆ باسی لەوەمانە کردانی دەزانین ئەو کەساتی ئیسلامیانە هەر لە پێغەمبەر و درودی خۆی لەسەر بێ هەمیشە دووچاری کۆچ بوونەتەوە بە جۆرێک لە جۆرەکان هەر لە سەردەمی خۆیانە بە نمونەش مامۆستا مەلا محەممەد ینی ئەو کات لە دەست حیزبی باس و لە دەست ئەو بیرانە بەڕاستی توانیوێتی کۆچ بکات وە بڕوا بۆ ئەوی کە دوور بێت وە ئەو کاریگەری بمێنێ کە بسوێتی بە قەڵەمەکەی بە بانکخوازیەکەی بۆ خەڵکی بسەلمێنێ بەڵێ زۆر ڕاستە مامۆسا بڵێ چەند جارێک لە ژیانی کۆچی کردووە لەلایەک بۆ لایەکی تر خۆشیە کتێبێکی بە ناونشانی تەرجەمە کردووە گەشتەکەم ئەو شەر کۆچە لە گومانەوە بەرەو باوە گەشتی بە زۆر خەڵکیش کردووە لە ڕووی فکرەوە بەڵێ مامۆستا گەشتی بە زۆر کەس کرد وەکو ئەرزمکردن پێش مامۆسای شارەزۆری حاڵەتی ئیسلامی لەگەڵ دوای مامۆسای شارەزۆری زۆر جیاواز بوو پیاوە بوو شەرمی نەئەکرد لە تەڕەحکردنی فکرەکەی خۆی و هەروەها جەربەزە بوو توانایی وەڵامدانەوەی بەرامبەری هەبوو مامۆستا پەیوەندی کۆمەڵاتیەوە چۆن بوو لەگەڵ مامۆستا پەیوەندی کۆمەڵایەتی من باوکم زۆر تێکەڵ بوو لەگەڵ یا بە جۆرێکە ئێمە تەبەن ئەو کاتە مناڵ بووین بەس عەقڵمان بە دنیا ئەشکا لە 9 ساڵیەوە من ئاگادارم کە مامۆستا محەممەدی شارەزووی لە شاری سلێمانی بوو بەداخەوە لە یادم چوو ڕسمێکم هەبوو بمهێنایە کە لە مزگەوتی گەورە خوێندومانە ئێمە منداڵین تەنایی باوکم لەگەڵ مامۆسای شارەزووری بەڕەحمەت بیاخوا مامۆستا شێخ فاتیحی قەرەداغی لەگەڵ مامۆستا مەلا محەممەدی کەڵانی بەڕەحمەت من هەر چواریان وەفاتیان کردو ئینشاءالله لای خۆی گەورە لە باشتان ئەم چوارە دەرسیان پێوتین ڕسمەکە ئێمە منداڵین تەمەنم ئەتوانم بڵێم 7 ساڵ بووە کە من ئاشنا بووم بە جەنابی مامۆسای شارەزووری ئیتر زۆر تێکەڵ بووین تێکەڵاوێکی زۆر هەبووە دە 12 ساڵ کە من بە ئاگا بووم تێکەڵاوی عایلەی سەیران گەشتکردن پێکەوە لەگەڵ جەنابی باوکم کە سەفەریان کردو بۆ بەغا بۆ بەسرا شارەکانی عێراق گەڕاون و هەروەها سەفرە و سیاحی خۆشیان بوو بۆ گوندەکان لەگەڵ مامۆستا و مەلاکانی ترا کۆبوونەوە قسەی نەستەق و خۆشیان بووە ئەفکار و بیرۆکە و پاشان بەدەمەوە چوونی خەڵکو و ئەم حاڵەتانیان زۆر بووە لە ژیانی خۆیانە حتا لە یاداشتێکی هەیە لە یاداشتەکەیە لە هەندێک شوێنە ئێشتا چاپ نەکراوە یاداشتەکە لە هەندێک شوێنە ئاماژە بە جەنابی باوکمەکە کە هەندێک سەرگوزشتە و شتی خۆش و دانسقە و دەگمەنیان بووە ئینشاءڵڵا چاپەکرێوەندێک هەبە ئاگابم ئەکرێتە بەدیدی خوێنەران دکتۆر زۆر سپاس دەکەین ئێمە کاتمان نەما هاوکارانمان ئاگادارمانەگەرەوە کە کاتەکەمان نەماوە زۆر سپاس بۆ دکتۆر یاسین حەسەن کامڕۆ لەگەڵمانە بوو توانیمان باسێک لە ژیانی ئەو کەڵەزانە و بانکخوازە بکەین لێرەوە سپاس دەکەین ئەزیزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت.
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوومینیە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان جارێکی دیکە سڵاوی خۆی گەورەتان لەوێت و هەمیشە هەر دڵخۆش و کامەران بن دەمانوێت زانیاریەکانی ئەمڕۆتان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە بۆگوازینەوە دەچمەلای ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە ئازاد سڵاوی خوارد لێبێ ئەمڕۆ لە پەیامی ڕۆژەوە لەگەڵتم کارزانم دەمێ بزانم کە زانیاریەکانی ئەمڕۆی سۆران چین وڵای کا کارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێت زانیاریەکانی ڕۆژ لە سۆران من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم سەبارەت بە کەرتی گەشتیاری دیارە کەرتی گەشتیاری لە نووری ئیدارەی سۆران بەهۆی ئەو بەردومانەی کەوا لە ئیدارەی زاخۆ کردە سەر ناوچەیەکی گەشتیاری بۆ ماوەی گەشتیاری لەم ناوچەیە بە شێوەیەک تاو بۆ گەشتیاران کەمتر بەڵام دوای ئەم ڕۆژە لە ئێستادا کەرتی گەشتیاری خەرەباڵغی بەخۆوە ئەبینەوە گەشتیارانی خوار و ناوەڕاستکارە سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەبەکەکەن هەروەها سەبارەت بە کارەبا دیارە هاوڵاتیانی ناوچەکەی ئەوە ئەکەن کەوا کاتژمێرەکانی کارەبا لە سنووری ئیدارەی سۆران شەوانە لە کاتژمێر 12 تاوەکو 12 نیوەڕۆ کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کاتژمێرەکانی تر کارەبای مۆلیدە بە هاوڵاتیانت کامەر بەرگانیەکی زۆری بۆ هاوڵاتیان دەستکرۆتکەم پێری کارەبا زۆر بە هاوڵاتیان دێت تۆمان کە بابەر 12500 دینار بۆ ئەمپێرێکی کارەبا هاتبووە دیارە کارەبای نیشتیمانی تەنها 12 کاتژمێر بە هاوڵاتیان ئەدرێتن لە کاتژمێر 5 بۆ حوتی ئێوارە نەکارەبای مۆلیدە کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان نادرێتن کەوا ئەم دوو کاتژمێرش پلەکانی گەرما لەم ماوەیە زۆر بەرزن ئەمە دوای کردووەکەوە ناڕەتی بۆ هاوڵاتیان دروست بێتن وە داواکارن کەوا هەم ئەمپێرەکانی کارەبای مۆلیدە ڕێژیان کەم بێتەوەکەوە پارێشی زۆریان بۆ دێتن هەروەها کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لەم سنوورە بە هاوڵاتیان بدرێتن ئەمە لە کاتێکداکەوە چەندی گوێزگی کارەبا لەم ناوچەیە زیادکراون بەڵام ئەمە جێگای پرسیارەکەوە بۆ تاوەکو ئێستا کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لەم ناوچەیە زیاد نەکراون هەروەها سەبارەت بە کەمپوتری لە قوتابخانەکانی دەڤەرەکە دیارە 63 قوتابخانە لە سنووری ئیدارەی سۆران لە ئێستادا پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بەڵام تەنها 8 قوتابخانە کراونەتە پلانی کار بۆ ئەوەی کەوا بڵین نۆژەن بکرێتەوە ئەمەش لەلایەن دەستگا خێرخوازیەکانەوە ئەم قوتابخانانە نۆژە نەکرێنەوە بەشێکی زۆر لە قوتابخانەکان کەم و کوڕیان هەیە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە کەوا لەگەڵ ئەوە بگونجە قوتابیان بتوانن لە وەرزینەوەی خوێندندا تیایدا بخوێن هەروەها سەبارەت بە کەموپڕی لە ئاودا ژمارەیەکی زۆر لە گوندەکانی دەڤەری برادۆست لە هاویناندا گرفتی ئاویان هەیە و پرۆژەی ئاویان بۆ نەکراوە پرۆژەکانیان زۆر تۆن بوونە ژمارەیەکی زۆر لە گوندەکان بڵێ بەدەستکەمی ئاوەوە ئەناڵێنن هاوڵاتیان باسەوە کەنتەوە ئەوان بیریان لێداوە ئەگەر نا بە پرۆژەکانی ئاو کەمپیان زۆر تایە و زۆرێک لە گوندەکانی دەڤەری برادۆستیش بە تانکەر ڕۆژانە ئاویان بۆ دەچێتن ئەمە شوای کردووەکەوە هاوڵاتیان لە وەرزی هاویندا بەدەستکەمی ئاوە بناڵن و داواکاری ئەویان هەیەکەوە حکومەت پرۆژەی ئاویان بۆ بباتن و لە کەم ئاوی ڕزگاریان ببێتن بەڵێ ئەمە زانیاریەکانی
سەفەری سۆران. بەڵێ. زۆر سپاس بۆ پامنێرمان ئازاد و مەراوی کە زانیاریەکانی لە سۆرانەوە بۆ گواستینەوە. ئێستاش ئەزیزان و دەزانین وەرزی بەمێ جوتیاران سەرقاڵن بۆ هاوڵاتیان هەم هاوڵاتیانی ژیانی سەرقاڵن بەکڕینی و دەیانەوێت بیکڕن لەم وەرزەدا بۆ ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە بامیە کە وەرزی بامیە بەڵێ ساڵان وشکیان دەکردەوە بۆ زستان نازانم خەت جەمیدەوە بزانم ینی ئاشێوازێکی ترە لە هەڵگرتن لە ڕانی ئەم ڤیدیۆمان بۆ ئامادەکراوە با بە کۆبینەری. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا من لە ساڵەکانی نەوەتەکانەوە 91 92 لەو کاتانەوە لەوە پێشش لە کاتێ لە سەرماڵ بووین لەگەڵ ماڵ باوکمانە هەر لە هەشتاکانی شار خەریک بووین بە بامی و بە کشتتوکاڵی هاوینە و کشتتوکاڵی زستانە ژۆک و گەرم و جۆ و کشتتوکاڵی هاوینەش وەکو تەماتە و بامێ و هەموو بەرهەمەکانی هاوینە. بە سەرەتای خۆم لە ساڵی 92 بە دواوەکە هاوسەرگیری و خێزانم پێکێناوە ئیتر ساڵانە کشتتوکاڵی هاوینەمان کردووەکو بامێ و تەماتە و مەرەزە و هەموو کشتتوکاڵەکانمان کردو و ئەلحەمدوللا بەروبوومی بامیش ساڵ وەرزی هاوینەیە لە سەرەتای بەهارە دەست پێکرێ بە چاندنی ئیتر لە دەست پێکرد سەرەتای هاوینە دەست بە چنین و بەروبوومەکە یەکرێ. بامێ بەروبوومێکی هاوینەیە خواردنێکی چاکە ئەلحەمدوللا ساغبوونەوەیشی ئێستاکی حالیان چەند ساڵێکە بامێ چگێکە من نەختێ ئەرکی گرانە بامێکردن وەکو تەماتە و وەکو ڕستەکانی کەنیە کرێکاری بۆ بگریت و یەکسەری بیچنی تۆ بیبیتەوە بۆ بازار بامێکردنە بێ ئەگەر کرێکاریشی بۆ بگری ئەبێ کرێکارێک بێ معدل لەگەڵ تا بێت چونیێم چنینۆکەی نەختێ ناخۆشە ئاڵۆشی هەیە کرێکار هیلاکەکە ئەمجا بەجێ ئەمێنێ هەچی بەجێمە بێ فڕێ بدرێ ناشکرێت بەجێی بیاڵیت کە بەجێما ئیتر بەروبوومەکە لە بەرەخە چنینۆی بامێش ڕۆژناڕۆژێکە ئەگەر بکرێ ڕۆژناڕۆژێک بێ بەڵام ناکرێ ینی هەموو ڕۆژێکیش بێ بامێ بەرنی بەرهەمێکی جوان و پخت و ورد دەستەکە بێ بەڵام ئێستا بەر دوو ڕۆژجارێک بامی ئەڕنین نەختێ بامەیەکی وەسەتی و عەزلیشی تێکەوێ عەزلەکە ئیتر ئەبێ فرە درێ بەڵام لەمە دوایتر چوینە 15 هێشتوانە بامی گەورەکەی لێ ناکەینەوە بۆ ئەوی بمێنێتەوە بۆ تۆ بامی گەورەکە لە وشکە بێتەوە بە دارکەکە و بۆ کاتی پاییز لەکەینەوە هەڵێگرین بۆ ساڵی ئایندە بۆ تۆ بۆ تۆەکەی بمێنێت بۆ بامیکردن بۆ ساڵی ئایندە. بامێ بەروبوومێکە هەموو جوتیارێک بۆی ناکرێت
ئەگەر بکرایە وەکو تەماتە وەکو ڕزقەکانی کە بە عملی بکرایەوە بە تراکتۆر ئەکرێتە ژێر زەویەوە بەڵام چنینۆکەی ئاسان نییە ئەبێ ئەو کەسانی کە بامی ئەکەن خۆیان بیچنن چکم ناکرێت بەکرێکار بچنرێتەوە بەکرێکار چنینەوە بامێ ئیسفادەی لێ ناکرێت لەبەرەوە بامێ کەم ئەکرێت لە بازاڕیشا هەر ڕەواجی هەیە. کەریم محەممەد یوسفە خەڵکی گوندی بێ سانسورم ئیشوکاریە مەیسە زیاتر بەس بامێ و مەرەزەیە ئیتر لۆکە و کونجی و تا حتا تەماتە و باینجان و بیبەر و ئەو شتانەشتی کرد ساڵان ئێمامان کرد لە بێ سانسور ئێمە ساڵان لۆریە وەسا یەکسەر تەماتەمان لێرەوە ئەبر دەبێ سانسور ناو دیەکە لەوێ لۆریە وەسا یەکسەر بۆ بەخە ئیتر یەک دەقەدانە ئەمایت هەرچی بەرهەمی ئێمە بوو یەکسەر لۆکەکەمان بۆ کەرکوو و بۆ سلێمانی بوو تەماتەکەشمان یەکسەر لێرەوە ڕاستەوخۆ بۆ بەغا بوو یەک ستمان پەکی نەکەوە ئیساکێ هەرچی شتی ئێمە هەیە هاتۆ دەسەر ئەم بامێ و ئەم مەلەزە ئیتر ئەوەکەی تری هەمووی بازاری پەکی کەوتە بەس ئەم دوانە ئیسە بازاڕی ماوە ئێمە خەریکی ئەم دوانین بەیانی زوو کەتین هەتا سەعات ئەوە دەوە و ناوە خەریکە بین دوای ئەوە ڕۆینەوە گەرمە هەتا وەکو سەعات دەوری چواری ئێوارە ئیتر ئەمە کەساباتی لادێ ئیسا ئەم دوو چتەماوە ئیتر ئەوەکەی تری هەمووی تەواو پەکی کەوتووە. ئێمە بەیانیان زوڵە سین ساعت 3:30 نوێژەکەی نان و چا خۆین هێن بۆ سەر ئیش ساعت 4:30 دەست بە ئیشەکەین دوایەوە ساعت 9:30 ئەڕۆینەوە نان و چای نیوەڕۆ خۆین نوێژەکەین ئەخەوینە تا 3:30 عەسر دوایەوە هەڵە سین نوێژی عەسرەکەین و ئیتر دەست بە نان و چێشتوینی ئێوارە ئەەکەین جارجارێکی شێنەوە بۆ چەم. خۆشەویستانم جارێکی دیکە سڵاوتان لێبێت دەچینە لای فیتێک هاوکارانمان ئامادەان کردووە لەسەر گرنگی چای خواردنەوە لە ژیانی ئێمەی مرۆڤدا بە تایبەت ئێمەی کورد بەڕاستی چاخۆرێکی زۆر عجایبین چا خواردن لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە شێوازی خواردنەکەی وە شێوازی لێنانەکەی دەگۆڕدرێت بە تایبەت ئەو ناوچانێک کە کەوتونەتە سەر سنوور وە لەگەڵ ئێران هاوسنوورن عادەتەن چای کاڵ دەخۆن بەڵام لە هەندێک ناوچەکانی دیکە چای زۆر تۆخ دەخۆن باوکیشم چاخۆرێکی زۆر کارزان تۆ لە کامیانی چای زەر دەخۆیان چای ڕەش ڕادەیەک چونکە بیتوێنیم ئامادەخی بیتوێن و پژدەر لێرە سڵاو ڕێزمان بۆیان هەیە کاریگەری ئێران هەیە بەسەریانەوە چای تۆزە کاڵ دەخۆین کاتەوا بێکەوە بینەری ئەو ڤیتێبین سەبارەت بە چا خواردن ئێرە بازاڕی ئیسکانە لە شاری هەولێر شەوانە گەنج و بەتەمەنەکان بۆ بەسەربردنی چەند کاتێک لەگەڵ یەکدی شەوانە بەدەم خواردنەوەی چاوە کاتەکانیان بەسەر دەبن کاتێک کە دێ ئیسکاندار دەنیشی کۆمەڵە کەس دەبینیان کۆمەڵێک برادری خۆت دەبینیان کۆمەڵێک ئەو کەسانە دەبینیەوە کە چەند ساڵە هاوڕێت بوونە لێت بوون بوونە بەڕاستی لە ئیسکانیەکەی دەبینینەوە ئیسکانیش بەوە بەناوبانگە ینی چای زۆرە سەرڕەنگە هەر لەو چا دەور بەرمەنسکەی پێشش بەس چایەخانە هەیە چای ئیسکانیش جیاوازە لەگەڵ چای ماڵەوە لەگەڵ چای هەموو شوێنێک جیاوازە زۆر جارێ ئەمە مشکلەمانەیە یان دەچینە میوانداری یان لە ماڵەوە کە چای دەخۆین دەرێت چایەکە خۆش دەرێ تو بەس چای ئیسکان بەدڵە وەک شێتم لێ دێ یان ئەگەر چام نەخوارد بە تایبەتی سبەینان
ئەگەر بێت و شام نەخوارد بێت یان ئەگەر شام نەخوارد بێت وەکو بڵی شتێکم لێون بووە بە دوای ئەوە گەڕم چاکە بخۆم ئەگەر بێت و 2 ڕۆژنان نەخۆم بەڵام 2 پیاڵا چا بخۆم واسانم هەموو شتێکم تەواو ئێستا لە دانیشتێکی ئاوا لەگەڵ بردۆست و برادرانە کە دانیشین ئەو شەلوانەیە 7 بۆ 6 بۆ 7 چا بخۆمەوە ئەوە بەستاکی کەەوە ئەم کاتانە ئەگەر دانیشین بۆ خۆشی بەڵێ ئەو وەکتر لە ماڵەوە ئەبێت چا نابم ئەبێت چامان 24 ساعتە بێت خواخوامە میوانێک بێت تا بڵێم چا بێنن جۆرەکانی چا زۆرن بەڵام کە من ئەو چایانەی کەوا خواستی هاوڵاتیانی زۆر لەسەر بێت تێکەڵکردنی چەند زۆرێکی چا لەگەڵ یەکدری نهێنی کاری چایەتیانە کارەکانی ئێمە لە زیاتر لە شەودا نەک لە ڕۆژدا مشتری خۆمانەیانە کەسە مشتری خۆی دەزانێت چۆن چایەک دەخوات چەند ساڵە یان یەکسەر دێتن دەزانێت چایەک دەخوات شتێک دەخوات بەپێی هاوین و فەسلەکان دەگۆڕێ چایەک ینی هاوینان دەبێت چایەکان تۆزە کاڵکەینەوە دستانان ئەوە بەڕەنگەوە بخوا ئیمە 11 چایە یان 11 لە باشەکان تێکەڵ دەکەین بۆ تامی چایەکەی هەر ئەو چایەکە قەدیمە ینی چۆن هاتووە واش ئەڕوات هیچ گۆڕانکاری ناتی سەرەوە خەڵکەکەش عەزیان لەو چایە ئەنی بەدڵێتیان و چایەخانەکەش شعبیە ینی پێڵێن چایەخانەی شعب لە شاری هەولێر هەر لە دێرزەمانەوە خواردنی چا لەلایەن هاوڵاتیانەوە خواردنەوەیەکی سەرەکی و تایبەت بووە بۆیە لە ڕابردووش چەندین چایەخانەی دێرین و بەناوبانگ لە شاری هەولێر هەبوون کە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ناو ناوبانجیان هەر ماوە چایەخانەی کورد و عەرەب چایەخانەی وەستا خەلیل و مەچکۆ لە بەناوبانگترین و کۆنترین چایەخانەکانی شاری هەولێرن. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. عزیزان ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی ترا لەگەڵ کاکەزان پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین پرۆگرامەکەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بووبێ و هیوادارین تەندروستتان باش بێت و ماڵتانەوە و خوارد ئاگادارتان بێت بەکەم و کوڕێکانمان ببرن بەخواتان دەست پێ خواتان لەگەڵ دەست بۆ شوێنێخان